ئەرستۆ شتێکی وتووە کە ئەم شتە وانە ئەویش کە ژن بۆ ئەوە کراوە کە فەرمانبەری بکە یەکێک فەرمانی پێ بکە ژن و کۆیلە ئەو لە پاڵ یەکدانێ و پیاویش بۆ ئەوە کراوە کە فەرمان ڕەوایەتی بکە و ئەم بۆ چوونە ئەرستیە لە ڕاستیە ینی هیچ ئەساسێکی واقعی و لۆجیکیشی نیە. ڕاستە سروشتی ژن لەگەڵ سروشتی پیا و جیاوازە بەڵام ینی ئەوەنە ژن مادام خاوەنی ئیرادەی خۆیەتی نا مادام هەموو ئینسانێک ئازادە هەموو ئینسانێک بەرپرسیارە لەوەی کە خۆی دەیکا نەفیکردنەوەی ئیرادەی هەر کەس بەڕاستی ئەمە وەکو کوشتنی ئینسانێکە وایە لە کاتێکە نەبێت کە بۆ ڕێکخستن ئەو کەسە ئامادە دەبێت کە لەو شوێنە فرمان لەوی تر وەرگرێ چونکە خۆی بۆ نمونە شتێک نازانێت. پێم وایە ینی ژن و پیا و هەردووکیان بەوە ئینسانن کە خاوەنی ویستن و کاتێ لەم شوێنە ویست نەفی بکرێتەوە کۆیلایەتی هەیە. کەس حەقی نییە بە هەر بیان و یەک هەر مرۆڤێکی تر بکاتە کۆیلە کە هەر شتێک بکا پرز ینی بە فرمانی ئەو بیکایانی کات. ئەی ئەمیسانە چۆن بەرپرسیار بێت لە شتەکانی خۆی؟ ئەی چۆن ئەو کردەوانی کە خۆی دەیکایی ئەو بەنیانی ئەو کاتە ئامێرەکەوتەوە ینی ئامێرەکە بەدەزەویترەوە ئەم کەسە لەگەڵ چوزان و گاجووتەکەیە لەگەڵ ئامێرەکەی کە بەکاری دێنێ و ئەمری پێدەکات جلەکانم بۆ بشۆ ئاینیشتە لەبەرەوە ئەوەی ئەرستۆ بەڕاستی لەوانەیە ئەو کاتا و کۆمەلگایە کە بەو شکلە ڕێکخراوە لەبێەوە ئەمەی هەڵێنجابێ کە ژن هی ئەوەیە کە دەبێت پیا و پیادەی بکە و لەوێەوە هێنابێتی بەڵام ئەمە لە ڕاستیە شتێکی ئەز دەکەم بۆ کەرامەتی ئینسانی ئینسان چ ژن بێت چ پیاو بێ شتێکی ناڕەوایە.